دوو هەفتەزارێک زمانێکی ناوخۆیی دەمری 25 زمان ساڵانە دەمرن. وەرکشۆپی بەشی کوردی زانکۆی کۆیەیە باز لە مەترسی و ئاڵنگاریەکانی سەر زمانی کوردی دەکەن. مامۆستایان و پسپۆڕان نیگەرانن لەو هەژمونە زۆرەی زمانە بیانیەکان لەسەر زمانی شیرینی کوردی. زمانی دایک بریتیە لە کردەیە کە کۆی پرۆسەکانی ژیان بەڕێوە. ئەوان لێرەدا ڕێگا چارەسەری پێویست دەخەنە ڕوو بەو جۆرەی کە لە بەرژەوەندی خاک و زمان و نەتەوەماندایە. ئەمنێک لە مشکلەکانەوە بوو کاتێک مناقەشەی خۆم کرد دەیانگوت و بە کوردی فکر کردو داکردی عەرەبی سەیتی لەسەر کوردستان نووسی بوو بە کوردی فکر دەکەم و بەس بە عەرەبی دەنووسم. قەت وەچی عەرەبەچی ناتان بنووسم باوەڕکەن قەت لەبەرەوە بە عەرەبی بیر دەکاتەوە بە کوردی بیر دەکەمەوە. تەماشاکەن ئەو کۆمپانیانەی لۆگۆکەیان کەتەلۆچیان خزمەتگوزاری دوای فرۆشتنیان ڕیکلامیان بە زمانی دایکە لێڵی ناهێت یەکسەر جەسبت دەکات ڕادەشێشلەوەی بکڕی بڕیاری کڕین دەدەی لەبەرەوەی خواست دووشتا ئارەزوو زائید نەتوانای کڕی بزەبت زمانی دایک تەسی لە بەشی یەکەمی خواست دەکە کە ئارەزووە. زمان بریتیە لەو توانە سروشتی و خۆڕسکەی کە لە مێشتی هەموو مرۆڤێکدا هەیە واتە تەنها لە مرۆڤدا هەیە لە هیچ گیانەوەرێکی تردا نییە لەبەر ئەوەیە کە زمان بەسەر سوڕهێنەرترین دیاردەی مرۆڤایەتیدا دەنرێتن کە تاوەکو ئێستا بەسەدان توێژینەوەی لەسەر کرایە بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتینە وردەکاری ئەو پرۆسە گرینگە و ئەو داینامیک و میکانزمەی کە مرۆڤ لە قسەکردنی ڕۆژانەدا بەکاری دەهێنی. لە هەموو وڵاتانی دنیا ساڵانە بە ملیۆن دۆلار خەرج دەکرێت بۆ پێگەشەکردن و پەرەو پێشخستنی زمانی دایک لە هەموو وڵاتانی دنیاە. بەڵام بەداخەوە لە زمانی کوردیدا و لە ناو نەتەوەی کووردا بە تایبەتی دەسەڵاتێکە لە باشووری کوردستان ئەمە حکوومەتمان هەیە بووینە هەرێمەکی سەربەخۆ لەو لایەنە کەم تەرخەمە کە چەندین جار داواکاری کرایە پێشنیار کرایە کە بۆ دروستبوونی زمانیە گرت و کە دەسەڵات پێویستە لەسەر یان دەسەڵاتی سیاسی کە پێویستە لەسەری هان بدرێتن یان پەرەی پێ بداتن بەداخەوە کە ئەوەنەی کردێ دەبوایە پاڵپشتێکی خۆی بخست باگەر بۆ ئەو لایەنە. بەبوونەوەی ڕۆژی زمانی دایک ئێمە وەرکشۆپێکمان ئەنجام داوە لەو وەرکشۆپە باز لە پرسە گرنگەکانی زمانی دایک دەکەن هاوکات لەگەر ئەو پرسە گرنگەی کە باسی دەکەین هەمومان لە زانکۆی کۆیە ئەو ڕۆکە دەسماڵ یان لە جەمەدانیمان لە مل کردووە بۆ پشتیوانی ئەو جوتیارە کە لە ناوچەدا بڕێنراوەکان غەدری دەکرا. یەکێک لە کۆڵەکسەرەکانی نەتەوە کە زمانە هۆکارێکە بۆ پاراستنی نەتەوە کردووە هۆکارێکە بۆ پاراستنی خاکە کەشت بۆیە پاراستنی زمانی دایک یا زمانی نەتەویمان ئەرکی سەرشانی هەموو لایەکمان. بەڕاستی حکومەت دەبێ بەرنامە و سیاسەتی زمانی هەبێ حکومەت دەبێ پلانی استراتیژی هەیە بۆ بەهێزکردنی زمانەکەی بۆ بەرەوپێشکردنی زمانەکەی بۆ پاڵپشتێکی لە زمانەکەی پێویستە لەسەر حکومەت کەمەرز دابنێ ئەوانەی کە خەڵکی بیانین دێنە خاکەکەمانەوە لێرە ئیش دەکەن دەبێ مەرجی فێربوونی زمانیا بۆ دابنێت چۆن لە وڵاتانی پێشکەوتووە ئێمە کورد زمان کە چنە وڵاتی پێش هەمووشتە دەبێ ئێمە زمانەکەی وان فێر بن ئەنجا کارمان پێدێ بەڕاستی ناکرێت تو لێرەکانە بچە چێشخانەیەک کابراایەک بە زمانێکی بیانی تو مەزبوری بە زمانەکەی قسە بکەی ئەو نەیوێت لە خاکەی تو بە زمانەکەی تو قسە بکە. لە دوای ڕاپەڕینەوە خەمخۆرانی زمانی کوردی داوای زمانێکی ستانداردی یەکگرتوو دەکەن بەڵام ئەوە حکوومەتی هەرێمە ناچێتە ژێر ئەو بارە و بەرپرسیارەتیەکانی جێبەجێ ناکات. مادح جەمال کەناڵی سپێدا کۆیا.